هەم کاتەتەم باش درودرس بەڕێزان لەناو لەشکەری پێشمەرگەکانی زێڕەوانی دەنگی ژنێک بەڵاو دەبێت کە قسە ئەکات لەگەڵ کەسێک زانیاری لەسەر تەجاوز و تاوان بەرامبەر ژنە پێشمەرگەکانی کورد لەو شوێنەکە لەگەڵ سیستەمی ماڵی بارزانیدان ئاشکرا دەکات. ئەم کچە پێشتر پێشمەرگە بووە، بە زۆر تەجاوز کراوە، ئاشکراش دەکات کە ئەو ئاگادارە چەندین کچە کوردی تر لەژێر ئەم تاوانانەدا بە ناوی پێشمەرگە بوونە بە ئامێری تەجاوز و ئارامکردنەوەی هەستی قێزەونی پیاوە نەخۆشەکانی پارتی و بارزانی کە ئەم کچانە بەم شێوەیە لەلایەن ژنە ئەفسەرەکانی دەستەمۆی فەرماندەکانی زێڕەوانی کە ڕۆلی دەلالی با بڵێ ئەگێڕن، ئەم کچانە بە زۆر بێت یان بەهۆی ئەو موچەیە کە لە قوتی ئەم گەلە پێیان دەدرێت خۆیان نەچار بە سەرنواندن بۆ ئەم جنایەتەیان بینیوە و تاوانیان بینیوە کە ئێستا ڤیدیۆ بە ژێرنووسکراوی سۆرانی بۆ ئێوە بە دەنگی ئەو ژنە بۆتان لێ دەدەم ببینن. ئێمام کەسانە ئەناسین کێن لەکوێن هەرچی بەسەریان بێت زانیاریان لە شوێنی پێویست دراوە، جەلادانی پارتی بیانەوێ تۆڵە لەو کەسە مەزلومانە بکەنەوە. ئەم کچانە ئێمە ئاگاداری دەبین و بەداتا و زانیاری و شەواهد کە بە شێوەی ناودەوڵەتی ئاگاداری دەدەینە زۆر شوێنی پێویست و ئجراعات وەردەگیرێت وەکو کەیس بەدوادا چۆن بۆی دەکەین. بۆچی من 100% دەزانم ئەم زانیاریانە ڕاستن؟ چونکە من 20 ساڵ لە ناو زکی ئەم سیستەمەدا بە لەشکەری وجودم هەبووە و بە چاوی خۆم بینیمە کە چی دەگوزارێت. هەزاران بەسەر هاتیان کە لەم سیستەمەدا گوزەراوە ئێمە گوێمان لێگرتیوە لەژێر سیستەمی کەرامەتداری مەسعود. لە خوێندنگاکانەوە بگرە، لە ئاوارەکانی کەمپەکانی کە ئێستا هەن لە بادینان کە ڕاوچی تایبەت دەنێرن بۆ ئەم کەمپانە و زانیاریم لەسەر هەبووە لە ساڵانی 2013 و کاتانەکە خەلکی ڕۆژاوا ڕویان کردە دهۆک زانیاری تەواوم ڕۆژانە هەبوو لەسەرم قەزیانەی کە لەشکەریەکان چی ئەکەن بۆ وەکو ڕاوچی بۆ بەرپرسە باڵاکانی پارتی. ئەوجا هونەرمەندەکان ئەکتەرەکان هەر هەموویان لەژێر ئەم گۆشارانەدان، بگرە لە کادرەکانی کە دەچنە ناو سیستەمی حزبی پارتی، هەر هەموویان لەژێر ئەم گۆشارانەدان، هیچ کامیان لە پارێزراو نین، یان سەردەنوێنن یان کێشە بۆیان دروست دەکرێت. حتا دەگاتە بنەماڵەی شەهیدانیش کە مرۆڤ شەرم دەکات هەندێک ڕووداوی حەقیقی هەیە باسی لێ بکات. باقیقەتیش خۆم ئاگاداری زۆر شتی تریش بوومە بەڵام نەمتوانیوە باسی بکەم، زۆر سەختە. بگرە تا وزارەتی کاروباری شەهیدانیش کە یەکێک لە کارمەندانی کاروباری شەهیدان لەگەڵ خودی ئەو قسەم کردووە، دەیگوت قڕ بەسەر ئەو ژنای کە ناشرین بێت و موچەی پێویستیەکانی و کاروباری لای ئەم دەستگایە بێت، قڕ بەسەر ئەو ژنە، چون هیچ بایەخێک پێ نادەن، ئەوەی جوان نەبێ ڕێک و پێک نەبێ ئەو هەلیەکەن، یعنی تا ئەو حەددە فەساد لەوێ زۆرە. شێوازی دوای ڕاپەڕین و بەدەسەلات گەیشتنی پارتی هەر یەکسەر دەستیان کرد بە تەجاوزی ژنان و اغتسابکردنیان کچان و کوشتنیان و بە سەدان ژنیان ئەوها تەجاوز کران و بە بیانۆی ناوی ناموس و کرامەت خازی هاوشێوەی کلتور و نەریتی مستەفا و مەسعودی کوڕی بە جنایەتکارانە ترین شێوەش لەناو بران. لەگەڵ حورمەتم بوو دایکان و خوشکان ژن بۆ ئەم سیستەمە کەواتە ئامێری سێکس بەڕاستی نەک ئامێری منداڵ هێنانەوەش، یعنی ئامێری ئارامکردنەوەی نەخۆشیەکانی جنسی خۆیان، ئامێری لەزەتە، ئامێری دەستەمۆکردنە بۆ بەکارهێنان بۆ ئیشەکان چون زەعیف ئەبینن، بە عەقڵ نابینن، بچووک ئەبینن، هەر باش لێ ئەکەن، هەر بەم شێوەیەش گەورە ئەکەن، هەر ڕێگەش نادەن زانابێ، ئامێری بازرگانی ئەبینن. ئەمە بە پێی ئەزمونێکی دوور و درێژ بۆ هەرچی مرۆڤی کووردە بە جاران ئاشکرا بووە بە هەزاران دیمەن و داتا. دەبینن وەکو هۆف، وەک
بوونەوەرێکی مەترسیداری زۆمبی بەرامبەر ژنان هەڵسو کەپ دەکەن. کادیرە بێت، وەزیر بێت، ئەندام یان تەنانەت خزمەتکارێکی بەرماڵیشیان بێت، هەر کە ژن دەکەویتە بەرچاویان یەکسەر تەنیا و تەنیا بیر لە یەک شت دەکەنەوە. زۆر پیستر لە گیانەوەران. بۆ نمونە فازڵ متنی کە هەر حاشاکی حزوری گیانەوەران بەڕاستی کە هەرگز گیانەوەر بەم شێوەیە نزیکی ڕەگەزی دژبەر نابێتن. کەسێک کە هەر یەکسەر کە ژنی بینی بیر لە بێنامۆسیەکەت یان لە بەرچاوی کامێراش بێت دەست بۆی دەباتن. یعنی کە ژن دەبینێت عەقڵ و شعوری ئەوەستێت ئیش ناکات. یان برای مەسعود نیهاد بارزانی بۆ کەسە نێزیکەکانی خۆی، بۆ ئەمانەتەکان، بۆ منداڵ، بۆ پیر، تەنانەت بۆ گیانەوەرانش بەرگە ناگرێت. ئەوەندە کەسیفە، ئەوەندە فاسد و نەخۆشی جنسیە کە زۆر شتیویش بەڵاو بکەوتە بەرچاوی ڕای گشتی. ملەتی نۆکەر و کۆیلەش بە دوایان دەکەون و وەکو گوێرەکە پەسن و مەتحیان بۆ دەکەن. نەناو ماڵی مەسعود چەندین جار ئەم شتانە ڕووداوە. چەندین خزمەتکار و کچە منداڵی پێشمەرگەی دێرین و کچێک کە باوکی پێش شەهیدبوونی وەکو ئەمانەت ڕادەستی مەلا مستەفا بارزانیە کەت کە خودی کاک ئەیوب بارزانی باسی ئەکات کە نیهات هەر لە منداڵی تەجاوزی دەکاتەوە. منداڵەش کە ئەمانەتە باوکی شەهیدی ئەمانەدا مەلا مستەفا مناڵی ئەکەوێتە زگیک. مەلا مستەفا بۆ پاراستنی کەرامەت ئەچیت ئەو کچە ئەکوژێت لەگەل مناڵی ناو زکیدا. ئەمەیە شێوازی پارێزوانی لە کەرامەت لای ئەم ماڵە. منداڵی زکیشی دەکوژێت کە بێگوناحێک بوو کە تاوانبار خودی کوڕەکەی بوو. ئەم نیهادە کاتی خۆ لە مەسیف زانیاری من لەگەل شاهدان قسەم کردووە. کچێکی 12 ساڵ بە تەجاوز بە حەمل دەخات، تەهدید لە دایک و ئایلەی دەکات کە ئەگەر ئەم کچە لە نەسووتێنن من هەموو ئایلەی ئێوە لە ناو ئەبە. ئەچێتن کچەکەی دایکی مەجبورە بێت کچەکەی ئەسووتێنێت لە ناو حەمام ئەسووتێنێت. کچە منداڵێکی 12 ساڵ لەگەن مناڵێکی لە ناو زکیژی. دوایش ئەڵێن خۆی سووتاندووە. بەم شێوەیە نیهات نەجاتی دەبێتن. ئەوها کرامەت دەپارێزن. ئێستاش خوشکی ئەو منداڵە کە ناوی مینا بوو، خوشکەکەشی ناوی مونایە، بەردەستی مەسعود بارزانیە. مەکتەب مەسعود ئیشەکاتن کە زانیاریم هەیە لەوێ کار دەکاتن. شکاندویان ناویش بۆی کە بێدەنگ بێ، بۆی کە بتوانن کۆنتترۆلیکەن. بەم شێوەیە مەسعود کرامەت دەپارێزێت. ئەمەیە کرامەت پارێزی مەسعود بارزانی. باوکی مەسعود بۆ پاراستنی کرامەت هاوژینی لوقمانی کوڕی خۆی کە منداڵێکی لە زکیدا بوو دەکوژێت بۆ خاتری کرامەت. مەسعود دەیان جنایاتی نیهادی براکەی دەشارێتەوە بەس بۆ پاراستنی کرامەت. کرامەت لای مەسعود ئەمەیە. سەیریان ڤیدیۆە بکەن بزانن کرامەت لای سیستەمی حزبەکەی مەسعود بارزانی چییە. لەشکەر ئەسکەر کەواتە ڕەوشت، کەواتە دیسیپلین، کەواتە ئەدەب، جددیەت، کەواتە ئەخلاق. ئەوجا ناوی پێشمەرگەش لەسرە بە ساڵانە قوتی موچەی حەقی ئەم خەلکە ئەکەنە دەدەنە ئەمانە بە حسابی حکوومەت، بە حسابی ئەم گەلە. هەبوو ئەم شتانە، هەبوو ئەم ئامانجی ئەم کارانە. بۆ ئەوەیە کرامەتی مەسعود بارزانی سەیری بکەن، سەیری ڤیدیۆکە بکەن و لەگەڵ درود و ڕێزم بۆ ئێوە. ئەگەر ئیمڕۆ لەناو هەرێمی کوردستان کەسانێک هەبن بەڵام بێن سوکاتی بە پێشمەرگە بکەن لەم کوردستانەدا جێگەی ئەوانە نەوە. والله بس تساوي مگو از با جماعت رونشتیما ومسافات اجرا قد بجا قو مدرم حساب كنا وسالفة قبيجي. الو 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 مگو از با جماعت رونشتیما وحساباتي سببا كتشلاقي دركتي وشي صار فترة شي وادين حسابها وكان سببا أتشلاقي دركتي أجوان كرتربهم وأجوان سراسر بومشغولها ووالد يوم استغلال لكن يعني تصور لطول مقابل راتبي أنه تحضرتي وأواتي تشتكي والدة أنه يعني مقابل ويتشتري شغلك شوارتي بس وانا غير تشتري فيها يعني وان تشتريها لازم اوكي وادريس ايه
أدري چش دادی؟ سبتيان قوم كيسر شدشي خيارا ولا شلو حساد أنا جب من قو أدبيان قوات كيسر ما بكن هالإنسانة كي كود وان يعني شغلك وان في رهبة وان زي ما في ربشي يعني وبشينا موعد الجنسي بالضبط وأنا عزبتني بو كيدي بتاعه وأنا ما بتنيش برترك ده كيدي بو أنا قد قلق أنا أسكت وقا كين ميتا وقا منا منيف وقا شكريا وقا كي شكريا جيباني كي شكريا أو سبب دي شكريا لك شكريا رسامك ست جيهان أدري سلاسي ما سبب ست جيهان شي استقالة أخوتها وللعلم أصلا هذا نفس إن استقالة أخوتها هشت مها استقالة من ذاك المؤسسة المرات فيني هشت مها جهوار أدري سلاسي ووقتی تن نگری چه سری داری؟ اشتقنا ما بسرينا هروح نقبل دانا سر سريمي وأدريس يعني مبيابا من نبيابا أدريس أو تشتل دلوي تدفيا بكاكر تشدلوي وجه واضح بيوج وروي وان ذا إحساس عفيفهم كامل وإحساس الجنها ثاني أزل كم بكذا يماس نكارم كيف أخذ طيب إيه أزانم بس جرى بيجا أتواود باقدروني والله دز ليش كردن سوكادي كردن بپیشمرگه لهم خيانته گورتره و هیچ کوز پیکش لسر رگوی امنابی بو اوی به هر چی پمان بکره بو تنبیه کردن یا آنه بگین که سوکادی بپیشمرگه أدريس أو تشتل دلوي تدفيا بكاكر اگر این رو لنو هریم کردستان کسانی که بن بلان بین سوکادی بپیشمرگه بکن لم کردستانه دا جگه آنه نوی اشتقنا ما بسرينا هروح نقبل دانا سر سريمي وأدريس يعني مبيابا من نبيابا أدريس أو تشتل دلوي تدفيا بكاكر